بەڕێوەچوونی پرسەی 6 شەهیدی پێشمەرگەیە لە ئیدارەی سۆران کە شەوی 23 لەسەر 24 سەی 2026 لە فیرقەی هەفتی پیادەی هێزی پێشمەرگە لە سپیلێک شەهید کران کە سوکاری 6 پێشمەرگەکە بەیەکەوە پێشوازی لە میوانان دەکەن. هاوڵاتیانیش لە ناوچە جیاوازەکانەوە دێن بۆ بەشداری لە پرسەکە و دەربڕینی هاوخەمی خۆیان بۆ کە سوکاریان. ئەمڕۆکە لە هۆڵی بۆنەکان سۆران پرسی هەر شەش شەهید لە هۆڵی بۆنەکان بەڕێوە ئەچێت و پرسی هەر شەش شەهیدیش پرسی 6 ماڵ نییە و 6 بنە ماڵە نییە بەڵکو پرسەی هەموو ملەتی کووردە. ئەمڕۆ لە هۆڵی بۆنەکان بەڕێوە دەچێت. بڕیار وا بوو کە دوێنێ بە مەراسیمێک ئەوانە هەمیان بێکەوە بەخاک بسپێردرێن بەڵام سەرداواکاری خانەوادەکانی خۆیان بۆ ئەوی لە زیێتی خۆیان بەخاک بسپێردرێن. دوێنێ ڕۆژێکم پرسەکە لە هەرێکە و لە شوێنی خۆی بەڕێوە چوو بەڵام ئەمڕۆکە لە ئیدارە سەربەخۆی سۆران ئێمە بڕیارمان دەکا پرسێ هەر شەهید لێرانە بەڕێوە بچیتەوە لە خزمەت میوانان دابین. ئێمە لێرە جارە چکە دوو پاتی دەکەینەوە هەر لە سەرەتایی دەستپێکردنی ئەو جەنگە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد بەلایانی خۆی ڕاگەیاند کە بە هیچ شێوەیەک لە تەرەف نییە لەو جەنگە بۆیە بەڕاستی خوێنی ئەو شەهیدانە زۆر بەنەحەق بووە ئەو هێرشێکی زۆر نەحەق کرا سەروانە. هیوادارین ئەوە دوایین ناخۆشی بێتنەکە لەو جەنگە تووشمان هاتووە. وەزیری تەندروستی هەرێم لە میانەی بەشداری لە پرسەی شەهیدان لەبارەی دۆخی تەندروستی بریندارانەوە دەڵێت بریندارەکان کاری پێویستیان بۆ کراوە و دوو بریندار لە نەخۆشخانە ماونەتەوە و لە ژێر چاودێریدان. بەڵام بریندارەکانی تر هەمویان کاری پێویستیان بۆ کرا و ڕزگارکردنی ژیانیان بۆ کرا و ئەو بریندارانەی کە پێویست بوو هەموو بۆیان ئەنجام درا. چەند بریندارێک مایەوە لە نەخۆشخانە و دوو بریندار پێویستی بە زیاترمانەوە هەبوو کە تا ئێستاش ئەمڕۆژ لە نەخۆشخانە ماونەتەوە لە نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری هەولێر و کاری پێویستیان بۆ ئەنجام درراوە تا ئێستا دوێنێ 4 نەشتەرگەری ئەنجام درا بوو ئەمڕۆژ نەشتەرگەریەک ئەنجام درا بۆیان. ڕووداوی بۆردەمانکردن و شەهیدکردنی 6 پێشمەرگە کاردانەوەی فراوانی لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە. سەرەڕای ئەمەش بەڕێوەچوونی پرسەی هەر 6 شەهیدەکە بە شێوەیەکی هاوبەش لە هۆڵی بۆنەکانی ئیدارەی سۆران نیشانەی یەکدەنجی و هاوخەمی دانیشتوانی دەڤەری سۆران و هەرێمی کوردستانە لە بەرامبەر ئەم ڕووداوە خەمناکە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.